باسێک لە یەکێک لە بنکە هەرە تایبەت و جوانەکانی شاری سلێمانیەکەم ئەویش بێگومان بنکەی ژینە کە یەکێک لەو بنکانەی هەمیشە کار لەسەر دەستنووس و هەروەها بەشێک لە بەڵگەنامەکان ئەکات بێگومان تەواو بابەتانی کە توانیوانە لە ماوەی کاتی دامەزراندنی و تاوەکو ئێستا بتوانن کۆی بکەنەوە بتوانن لە شوێنی تایبەت و لەلایەن کەسانی پسپۆڕ و شارەزاوە بێگومان بیپارێزن لە ئێستا هەوڵێکی نوێ لە نێو بنکەی ژینە هەیە کە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پێیجی تایبەتی خوانەوە بڵاویان کردوتەوە کە کار لەسەر ئەواکەن چۆن بتوانن بە بڵێن بەڕێگەیەکی زانستی واروە شارەزا بەشێک لەو دەستنووس و بەڵگەنامانەی کە ساڵانێکی زۆرە پارێزراون بتوانن جارێکی تر بێگومان کاری لەسەر بکەنەوە و بتوانن لە فەوتان بیپارێزن. بنکەی ژین بۆ بوژانەوەی کەلەپوری بەڵگەنامەیی و ڕۆژنامەوانی کوردی ناوەندێکی کللتوری نەحکومی و لە کۆتاییەکانی ساڵی 2004ەوە دەستی بە کار و چالاکیەکانی کردووە تایبەتمەندە بە کۆکردنەوە و هەڵگرتن و پاراستن و دووبارە بڵاوکردنەوەی بەڵگەنامە و دەستنووس و ڕۆژنامەوانی کوردی و بەرهەمی پرش و بڵاوی نووسەرانی پێش و لە چەند ڕۆژی ڕابردوودا لە پێکەی تایبەتی بنکەی ژین لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک یەکێک لە پرۆژەکانی ئەو دەستگای خراڕوو کە خۆی لە شۆردن و چاکردنەوەی ڕۆژنامە و دەستنووس و بەڵگەنامە دەگمەنەکاندا دەبینێتەوە بەڕێگەی زانستی و شارەزا لە ڕێگەی بەشی مشت و ماڵدانی دەستگاکەوە بە ئامانجی خزمەتکردن بە مێژوو بڵاوکراوەی کوردی.